بارودۆخی عێراق بەرەوکوێ سەدر 73 پەرلەمانتاری لە نێو پەرلەمانی عێراقەیە. هەر 73یان نامەی دەست لە کارچێشانەوەیان پێشکەشی محەممەد حەلبوسی کرد. محەممەد حەلبوسیش پەسەندی کرد و واژۆی کرد. سەدر بارگاکانی خۆی زۆربەی بارگاکانی داخست، هێز لە بەغداد جوڵەی پێکراوە، کەواتە با بڵێن داهاتووی عێراق چی چاوەڕێی دەکات. لەسەرم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت. محمود حوسێن ئەنگێلی ئەمینداری گشتی حزبی ئومە لە بەغداوە لەگەڵمان دەبێت و لەگەڵ ئەو گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە. بەڕێز محمود ئەم کاتتان باش. دوای دەست لە کارچێشانەوەی ئەندامانی سەر بە سەدر ئیدی چی چاوەڕێی عێراق دەکات؟ حەز دەکەم وێنەکە پچراوە، میوانەکەم هێشتا ئامادە نییە. ئەمڕۆ موقتەدا سەدر پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆک بارزانی ئەنجامدا، باسێن لە بارودۆخی سیاسی عێراق کردووە. دوای پەیوەندی تەلەفۆنیەکە موقتەدا سەدر داوای لە پەرلەمانتارەکانی کردووە کە 73 پەرلەمانتارن، پێی گوتون کە نامەی دەست لە کارچێشانەوە پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان بکەن. ئەوانیش نامەکانیان پێشکەش کردووە و سەرۆکاتی پەرلەمانیش واژۆی کردووە و زۆربەی بارگاکانی خۆشی داخستووە و هێزیش لە بەغدا جوڵەی پێکراوەتە. دوای 8 مانگ تاوەکو ئێستا نەتوانرا حکوومەتی نوێی عێراق پێک بهێنرێت، بۆیە ئیدی سەدر چەندین هەنگاوی ناوە. ئەمە یەکێک لە هەنگاوەکان بوو، پێدەچێت ئیدی زیاتر بەوە بێت کە پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە، دەست ببرێت بۆ ئەوەی جارێشکە هەڵبژاردن لە عێراق بکرێتەوە. دەگەرمەوە لای میوانەکەم ئەبزانم کێشەکە چارەسەر کراوە. بەڕێز محمود ئەم کاتتان باش. دوای ئەم هەنگاوەی موقتەدا سەدر و دەست لە کارچێشانەوەی ئەندامانی سەر بە سەدر لە پەرلەمانی عێراق چی چاوەڕێی عێراق دەکات؟ ئێوارە باش بۆ بیندرانی بەڕێز بەداخێکی زۆرەوە کە ئەمڕۆ پرۆسەی سیاسی لە عێراق دەگەیشتە ڕێگەیەکی بنبەست زۆر داخرا و کە دۆخەکە زۆر تەمەمژاویە. ئێستا عێراق ئێستا لە سەختترین قۆناغدایە، لە قۆناقێکی زۆر مەتەسیداردایە لە مێژوو خۆیدا. ئەمڕۆ دەستە کارکێشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر هەنگاوێکی بوێرانەیە لەلایەن بەڕێز سەدرەوە کە ناویەتی بەڕاستی لایەنەکانی بەرامبەری خۆی ئەحراز دەکات بەم هەنگاوە، بە تایبەت لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی، چونکە ئەوان لە چەند مانگی ڕابردە نەیانتوانیکەوە بتواننکەوە کۆ ببنەوە حکوومەت پێک بهێنن. شکستیان هێنا لە هەمان کاتدا چوارچێوەی هەماهەنگی کەوە پرۆسەی سیاسیان پەک خست بۆ ئەوی کە نەتواندرێت سەرۆکۆمار هەڵبژێرێت و بتوانێت هەڵەکانی ڕابرد و چارەسەر بکات. بەڕێز سەدر ئەمڕۆ بەم هەنگاوەی کە ئەم هەنگاوەی ناکات دەستەشی باڵای نابەڕاستی بەم هەنگاوە هەموو لایەنەکانی بەرامبەری ئێستا دەتوانین بڵێن لە تەنگشێکی زۆردان، چونکە بەڕێز سەدر ئەوانی خستە دۆخێکەوە یان دەبێت دەست لە کار بکەشنەوە یان ئەوە تا هەنگاو بنێن بە لەو چارەسەرکردنی کێشەکان. ئەمە بەڕاستی تاقیکردنەوەیەکی ڕاستەقینەیە. ئایا دەتوانن حکوومەت پێک بهێنن کە ئێمە پێمان وانە بتوانە حکوومەت پێک بهێنن بەبێ ڕەوتی سەدر، چونکە حکوومەتێک بەبێت ڕەوتی سەدر ناکرێت بەڕاستی پەرلەمانێکی بەهێز بێت، حکوومەتێکی بەهێز بێت. هەمووانیش ئەمە دەزانن لە هەمان کاتدا ئەمە لە خراپترین بژاردەدایە. ئەگەر هاتوو چوارچێوەی هەماهەنگی ویستیکەوە حکوومەت پێک بهێنێت، هاوپەیمانیت پێک بهێنێ، من ئەو کاتە پێم وایە ئەم حکوومەتە 3 مانگیش بەردەوام نابێت، چونکە چوارچێمەی هەماهەنگی بنکێکی جەماوەری زۆر فراوانی هەیە. بەڕاستی هەمووان دەزاننکەوە سەدر بێک ئاماژە دەتوانێت پەرلەمان کۆ بکات، بڵین جەماوەر بێنێتە شەقام بینیمانە سەردەمی عەبادی لە عادل عەبدولمەهدی. ئایا لەنە سیاسەکان چی دەکەن؟ من ئەو کاتە پێم وایە کەوە ئەمڕۆ ئێستا
ڕۆڵی عقلمەندانە ڕۆڵی بەڕێز سەرۆک بارزانانی کە ڕۆڵێکی گرنگی هەیە کە دۆخەکە چارەسەر بکات دەبێت لایەنەکانی دیکە کە میانڕاوەکانی دیکە بتوانن کەەوە داوای یەکگرتووی گەلی عراق دەکەن بۆ ئەوەی کەەوە گەلی ڕڵێن عراق بێگوتوی بمێنێتەوە ئەم کلێنە پڕ بکرێتەوە ئەگەر نا بەڕاستی دۆخەکە بەرەو مەترسی زیاتر دەڕوات هەمووان ئەم مەترسیێشە ڕوبەری هەمووان دەبێتەوە هەنگاوێکی دروست بوو لە جێ خۆی بوو یان پێویستی بەوە نەدەکرد. یەکەم هەنگاوەکانی بەڕێز سەدەر هەنگاوی چەکسازین دەرفەت بەلایەنەکانی دیکە دەدات بەڵام ئەمڕۆ پێمان وایە کەەوە ئەمانەتێکی زۆر هەیە لەسەر سەدر ئەویش ئەوەیە کەەوە دۆخەکە بم شێوێ جێنە هێڵێت دەرفەت بە گەنداڵکاران و بکوژان و بزەکان نەداتکەوە کۆنتترۆلی پرۆسی سیاسی لە عراقدا بکەن بەڕێز سەدر دەرفەت دەدات بەڕاستی ڕێخەری پرۆسی سیاسی لە عراقدا بەبێ بوونی ڕەوتی سەدر بەڕاستی گەنداڵکاران زیاتر و زیاتر دەستیان دەڕوات بە ئێمە پێمان وایە پێم وایە کە دەبوو بەڕێز سەدر پاشەکشەی لە مەنگەوە کرد بە ئەگەر چیت تاوکو ئێستا دەنجی لەسەر نەدراوە لە پەرلەمانی عراقدا تەنها بەڕێز هەلبووسی واشۆی لەسەر دەستەکەر کێشانەوەکان کردووە چونکە ئەمە پێویستی بە دەنگدانی ئەندامانی پەرلەمانی عراقە لەسەر سەدر پێویستە دەبێت پاشەکشە لە مەنگاوە بکات و حسابی بەرژەوەندەکانی عراق بکات و دۆخەکە بۆ ئەم کەسانە جێنە هێڵێت کە لە 20 ساڵی ڕابردوو گەندەڵیان کردووە ئەوانەی کە ململانەی لەسەر دەسەڵات دەکەن دانەوێت جارێکی دیکە بگەڕێنەوە ناکرێت جارێکی دیکە عراق بگەڕێتەوە هەمان دۆخ پارێزگاکان لەدەست بدەین و پێکاتەکان مافیان ئۆپراسیۆنی دیزلە ببینین هەڕەشە بکات لامان کاتە بێسەر و شوێن بووە خەڵکانێک ئاوارە ببن ماڵی گشتی بەهدەر بدرێت ئەمڕۆ گەلی عراق لە بەردەم ئەوەدایە کە دەبێت زیاتر و زیاتر بیر بکەینەوە لەم هەنگاوە چونکە ئەگەر هاتوو ئەمە ڕوونەدات ئەوە پرۆسەی سیاسی زیاتر و زیاتر ئاڵۆز دەبێت چونکە پرۆسەی سیاسی بەرگەی کێشەی دیکە ناگرێت ئەمڕۆ دۆخی ئابووری خراپە وڵاتانی دراوسێ کۆنتترۆلی دۆخی عراقیان کردووە کێشەی کەمی ئاومان هەیە هاوڵاتی کێشەی هەیە بازار نرخەکانی گرانن خزمەتە گوزاری لە پارێزگاکانی باشوور و ناوڕاستی عراقدا نییە بۆیە ئێمە خوازیارین لە بەڕێزان لە عقلمەندەکانی فراکسیۆنەکان لەسەری هەمیانەوە فەقامەتی سەرۆک بارزانانی کە پێویستە ئەم کێشە بە شێوەیەکە چارەسەر بکەن بۆ ئەوەی کەەوە دۆخەکە بەرەو نادیار هەنگاو نێت چۆن بێت تۆ دەڵی بە شێوشکە چارەسەری بکەن ئەو شێوەیە چۆن بێت چارەسەرەکە بەداخێکی زۆرەوە سربەخۆکان بەڕاستی ئەمان داردەست بوون داردەستی چوارچەوەی هەماهەنگی بوون سربەخۆ پەرلەمانتارە سربەخۆکان ئەگەر پەرلەمانتارە سربەخۆکان هاوپەیمانێک کردبە لەگەڵ هاوپەیمانێتی سێقۆڵی ئەو کاتە حکوومەت پێکهێنرا بوو بەڵام ئەوان بەڕاستی پارەی گشتی فشاری سیاسی بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەمانە ڕۆڵیان بینی لە پرۆسە سیاسی عراقیدا بۆیە پێویست بوو لەسەر بەڕێز سەدر ئەمڕۆ یاخود بەیانی دەبێت هاوپەیمانی سێقۆڵی ڕێک بخاتەوە جارێکی دیکە دەستپەش خەرێکی نوێ هەبێت بۆ ئەوەی کەەوە هەندێک لە پەرلەمانتار سەربەخۆکان بێنە پاڵیان ئەگەرنا بەڕاستی کێشەکە زیاتر دەبێت عراق ڕەنگە بچێتە دۆخێکی خراپترەوە بەڕاستی بۆیە ناکرێت بەڕاستی ئێمە جارێککە بگەڕینەوە چوارگۆشەی یەکەم عراق چونکە بەرگەی کێشەی دیکە ناگرێت عراق بەرگەی دزی ناگرێت عراق بەرگەی کێشەی دیکە ناگرێت بەرگەی لە دەستدانی دیکە ناگرێت بەرگەی کێشەی نەبوونی کارەبا و ئەو بابەتانی دیکە ناگرێت بەرگەی تیرۆر خوانەخواستە بکوژان کە ڕەنگە سوود لەم کەلێنا و لەم دەرفەتە وەربگرن ڕەنگە خوانەخواستە ئەمە ڕوو بدات ئەو کاتە قوربانی زیاتر و زیاتری لێ بکەوێتەوە لە هاوڵاتیانی مەدەنی مەبەستت لە چیە بەرگەی دۆخەکە بۆ دۆخی تر ناگرێت پێتان وایە بگاتە ئاستی ئەوەی کە شەڕی چەکداری و ناوخۆی لە نێو عراق ڕوو بدات
ئەم سینناریۆ پێشنیازکراوە تۆ دەزانی ئەمڕۆ چەتەکان گروپە چەکدارەکان کە چەشیان هەیە هەوڵ دەدەن کەەوە هەولێر بۆ دومان دەکەن چەندین جار بۆ دومانیان کردووە چەچیان هەیە کۆنتترۆڵی دۆخەکان کردووە ڕەنگە ئەو کاتە بەرەو پێکدادانم بڕۆین بەرەو پێکدادانی زیاتر لە پێناو دەستکەوتەکانیان بۆ ئەوی کەەوە دەستکەوتەکانی مپارێزن ئەمڕۆ چەچی سوک و مامنەوەیان هەیە تەنانەت چەچی قورسیان هەیە فڕۆکەی بێفرۆکەوانیان هەیە ئەم گروپانە ئەگەر هاتوو پێکدادان دروست بێ ئەو کاتە ڕەنگە دۆخەکە بەرەو جەنگی ناوخۆی هەنگاو بنێت لە 2006 خراپتر و خراپتر ئەم قۆناغا پێکدادانێکی دیکە دەبێت لەسەر ناوچەیەکدا ململانەکە دەکاتە دەواازە سنووریەکان دەگاتە دەواازەی دیکەوە بازرگانی مادەی هۆشبەر بەڕاستی دەستکەوتی وەزارەتەکان کە کۆنتترۆلیان لە 20 ساڵ ڕابردوو کۆنتترۆلیان کردووە بەڕاستی دۆخەکە ئاسان نییە بەڕاستی لەسەر ئاقڵمەندەکان پێویستە بەڕاستی بەرەو دەنجیەکی دیکە بڕۆن پێویستە بەرژەوەندی باڵا پێشخرێت نەک بەرژەوەندی حیزبی دەبێت بەرەو چارەسەری ڕاستەقینە هەنگاو بنێ پێویستە لایەنەکان سازش بکەن بۆ یەکتری ڕەوتی سەدر زیانی نەکردووە نەی دۆڕاندووە کاتێک بایکۆتی هەڵبژاردننی کردووە 73 دەنج کورسی هێناوە ئەمڕۆ گەر هاتوو ڕەوتی سەدر خۆی گۆشەگیر بکات ئایا پەرلەمان خۆی هەڵدەوەشێنێتەوە ئایا خۆی سڕ دەکات هەڵبژاردن دووبارە دەبێتەوە پێمانە ئەو کاتە ڕەوتی سەدر هەڵوێستەکانی سەدر دیارن لە شەقامی عراقیدا خەڵک ڕێزی هەڵوێستەکانی سەدر دەگرێت وەڵامی ئەو پرسیارانەی تۆ چییە چارەنووسی پەرلەمان چی بەسەر پرسیارەمان بەردەوامە بێت هەڵدەوەشێتەوە هەڵبژاردن دەکرێت بەڕێز دادگای فیدرالی ئێمەی خسۆتا دۆخێکی حراجیەوە دادگای فیدرالی کاتێک بڕیار دەدات کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆکۆماری دەستنیشان کردووە بە شێوەیەکی باش ڕاستەقینە تەفسیری نەکردووە هەندێک مادەی دەستوری هەن دەڵێن لێکەم دانیشتنی پەرلەمانەوە دەبێت سەرۆکۆمار هەڵبژێردرێت دادگای فیدرالی بەڕاستی ئێمەی خستۆتە دۆخێکی حراجیەوە تەفسیری جیاواز دەکات بەڕاستی دەبینین یەکەم سەرۆکۆمار هەڵبژێردراوە حکوومەت پێک نهێنراوە ئەم هەموو مانگە بۆیە هەمووان پێیان وایەکەوە پەرلەمان دەبێت خۆی هەڵبوەشێنێتەوە ئەم حکوومەتە دۆخەکە بەرەو هەڵبژاردنێکی دیکە هەنگاو دەنێت یانەوە تا یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە جارێکی دیکە دۆخەکە بەرەو هەڵبژاردننی پێشوەختە هەموو سیناریۆکان وەڕاستی هەن دوای ئەوەی کەەوە بەڕێز سەدر تەواوی دەرەوەزەکانی تەڕەوە داخست گۆڕەپانی تۆپەکەی خستە گۆڕەپانی ئەوەنەوە بەڕاستی تەنانەت هاوپەیمانی سێقۆڵیش ئێستا لە کێشەدایە بەڕاستی دوای ئەوەی کەەوە بەڕێز سەدر لە کشایەوە لەم هاوپەیمانێتیە بۆیە من خوازیار بووم لەسەر سەرۆکی پەرلەمانی عێراق هەروەها بەڕێز سەرۆک بارزانی کە ڕۆڵێکی گرنگ ببینن لەم بابەتەدا بۆ ئەوەی کەەوە چارەسەرێکی ڕاستەقینە بدۆزرێتەوە بۆ ئەم تەنگژەی سیاسە و ئەم بابەتە عێراق ڕزگار بکرێت لەم کێشەی و تەنگژەی سیاسیەدا بەڵێ سوپاس بۆ بەڕێز مەحموود حوسێن عەنگێلی ئەمینداری گشتی حزبی ئومەی عێراقی کە لە بەغداوە لەگەڵمان بووی